پرسیاری سیەڵە جیاوازی تەوحیدی ڕبوبیەت و تەوحیدی ئولوهیەت چییە؟ تەوحیدی ڕبوبیەت یعنی پەروەردگارەتی خوای پەروەردگار و ئولوهیەت یعنی خوایەتی خوای پەروەردگار یان عبودیەتی پەرستنی خوای پەروەردگار. تەوحیدی ڕبوبیەت یعنی باوەڕهێنان بەو سیفەتانەی خوای پەروەردگار کە فعلن. خوای گەورە خەڵقی کردووە، مڵکەکە هی ئەوە، یعنی باوەڕبوون بەوەی کە خوای پەروەردگار خالقە، مالکە، ضار و نافع و ئەمانە. باوەڕبوون بە خەڵق و ملک و زەرەر و نەفع و ئیماتە و ئیحیا و تەسویر و جەعل و ئینشاء و ئیبداع و ئەمانەی کە خوای پەروەردگار باسی کردوون خەلق لەکم ما فی السەماوات والئەرض. ئەم خەلق ئەم سیفەتانە سیفەتی کردەوەی خوای پەروەردگارن، خەڵقی کردووە، ئەژێنێ، ئەمرێنێ، ڕزقەدا، ئەگرێتەوە لەو ئەبەخشێ بۆ ئەمانە صفەتی پەروەردگارەتی خوای پەروەردگارن. ئولوهیەتەکە لە ئێمەوە چ کردەوەیە کە بۆ خوای گەورە ئەنجامەدرێ، سادقانە و سەرڕاستانە بۆ خوای پەروەردگار ئەنجام بدرێت کە ئەبێ عیبادەت بن. عیبادەتەکان یا بە دڵەکرێن یا بە زمانەکرێن یا بە کردەوەکرێن. عیبادەتێ بە دڵەکرێ وەکو تەوەکل، وەکو ئیخلاص بۆ خوای پەروەردگار، هەر کارێکە ئەیکەین لەبەر خاتری خوای پەروەردگار بیکەین، ئەمە عیبادەتە. ئەمە تەوحیدی ئولوهیەتەکە کە ئێمە بۆ ئەو ئەیکەین. باوەڕمان وایە کە خوای پەروەردگار کردگارە و پەروەردگارە و بەم ئەم سیفەتانەی هەیە، تەنها ئەم شایەنی ئەم پەرستنانەیە بۆی ئەنجام بدەین. ئەم پەرستنانەش یا لە قورئانن یا لە حەدیثی پێغەمبەران عەلەیهی سەڵات وسەلام تەوقیفین. بۆیە ئەوەی بە دڵەکرێ وەکو ئیخلاص و تەوەکل و ئومێد و ئەمانە، یان بە زمانە ئەوترێ وەکو سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اكبر یا تلاوەتی قورئان و ئەمان، یا بکردەوە ئەکرێ وەکو نوێژ و ڕکوع و سجود و تەواف و ئەمان، یان بە پارە ئەکرێ پارەی و زەکات و لەبەر خاتری خوای پەروەردگار داومانە خێر و خێراتێکە ئەیکەین یا ئەچی بۆ حەج کە هەمووی تایە، ئەوانە ئەمە پێی ئەوترێ ئولوهیەت، یعنی ئەنجامدانی عەبدایەتی خۆمان بۆ خوای پاک و تاک بە تەنها ئەو و بەو شێوەیەش کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەنجامی داوە.